سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ گوندێکی زۆر دڵگیری کوردستان بەڵام پێتان ناڵێم ئەو گوندە کوێیە لەبەرەوەی هاوڕێیانمان خەریکی خۆئامادەکردنن بەڵام بەم مناڵە ئازیزان ناڵێم چۆنن؟ باشن؟ پێتان خۆش هاتمە گوندەکەیەوە؟ ئافرین ئەدی گوندەکەتان ناوی چییە؟ گۆماو خۆتان ئامادە کردو بۆی بەرنامەیەکی جوان بکەین بێکەوە؟ کەواتە با دەست پێ بکەین فەرموون! سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەییا خوا میشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئەزان بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بەیەوەی ئازیزی شەکەوێ ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ گۆماو گوندی گۆماو سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی ناحیەی عەربەت سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین چەپڵێکی خای بۆ خۆتان لێبەن ناڵەکان حەزەکەن بێکەوە سەیرێکی ئەو راپۆرتەکەین کاوکارانمان لەسەر گوندەکەتان بۆیان ئامادەکردووین کەواتە با بەیەکەوە بینەری بین فەرموون! سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن بۆ ئەم جارش وەکو هەموو جارەکانی تر بەڕێ ئەکەوین بەرەو گوندێکی جوانی کوردستان ئەزانن ئەو گوندە کوێیە؟ گوندی گۆماو ئەم گوندە جوانە سەر بە ناحیەی عەربەتە و دووریەکەی نزیکەی 23 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە نزیک گوندی زڕگوێزە هەڵکەوتەی جوگرافیای ئەم گوندە تا بڵێ جوان بوو لەبەرەوەی لە بەرزاییەوە ئەڕوانێت بەسەر ئەو گوندانەی دەوروبەریدا ئەوەی زۆر دڵخۆشی کردین ئەوە بوو کە گوندێکی ئاوەدان و ژمارەیەکی زۆر ماڵی تێدا نیشتەجێ بوو بەهۆی زۆری ماڵ لەم گوندەدا ژمارەیەکی زۆریش منداڵیان هەبوو هەر ئەمەش وای کردبوو کە گوندێکی ئاوەدان بێت لەم گوندە جوانە قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و منداڵان دەتوانن تا پۆلی 6 بنەڕەتی لە گوندەکەی خۆیان بخوێن و دواتر بۆ پۆلەکانی 7 و 8 و 9 ڕوودەکەنە گوندی زڕگوێزی بچووک خەڵکی گوندی گۆماو بۆ دابینکردنی بژێوی ژیانیان پەنایان بۆ کاری کوشتوکاڵی و ئاژەڵداری بردووە کە ئەمەش دووبارە ژیان و مۆرکی گوندی بەم گوندە بەخشیوەتەوە با زیاتر نەڵێین لەسەر ئەم گوندە چونکە زیتەڵە و هاوڕێکانمان ئەیانوێت زیاتر لەسەر ئەم گوندە جوانە بە ئێوە بڵێن کەواتە با بگەڕێنەوە بۆ لای ئەوان فەرموون! ئادی پێم بڵێن راپۆرتەکەتان بینی؟ ئەی بەدڵتان بوو؟ کەواتە چەپڵەیەکی قایم بووە و کارانمان بۆ ئامادەکردنی راپۆرتەکە مناڵەکان حەزەکەن هەنێ گفتوگۆ بکەین لەسەر گوندەکەتان؟ ئاها باشە لەکێوە دەست پێ بکەین مەیلی کوا مەیلی مەیلی چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشی؟ باڵێ مەیلی جان باڵێ تۆ چووتەتە قوتابخانە؟ باڵێ لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک وەتا ئەم ساڵ چووی؟ باڵێ ئەی ئافرین هەر بژی ئەو پۆشاکە کوردیە جوانانەش بۆ بەرنامەکە ئێمە لەبەر کردووە؟ باڵێ ئافرین مەیلی حەزت لە قوتابخانەیە؟ باڵێ باشە مناڵ بۆ ئەوەی لەوانەکانیان زیرەک بێ هەروەها دەرچێ هەموو پۆلەکانی بەباشی ببڕێ ئەبێ چی بکە؟ ئەبێ زیرەک بێ و کۆشش بکە وایە؟ باڵێ ئەی باشە تەوان سەعات چەند نەخەوی؟ 7 یان 8 یان 9 یان 10 نۆ
ئافرین هەر بژی کەواتە مناڵەکان بیرتان نەچێ ئێمە شەوان پێویستە زوو بخەوین بۆ ئەوەی بەیانیان زوو خەبەرمان بێتەوە بۆ قوتابخانە باشە؟ ئافرین چەپڵێکی خایم بۆ مەیلیجان دەست خۆ کاکە باوان مایکەکە بە باوان باوان گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشە باوان لە قوتابخانەی بەڵێ هاوڕێوە هەیە بەڵێ چەند هاوڕێوەیە زۆر زۆر باشە ئێمە ئەبێ لەگەڵ هاوڕێکانمانە شەرکەین ناخێر باشە ئەی ئەگەر ڕۆژێک هاوڕێکمان نەهاتەوە بەهۆی نەخۆشکەوتنەوە بوو یان نەیتوانی بێتەوە تو هاوکاریەکەی وانەکانی پێ بڵێیتەوە بەڵێ ئافرین پێویستە ئێمە هاوکاری هاوڕەکانی خۆمان بکەین نابێ هیچ کاتێ شەرکەین ئەبێ هەمیشە ڕێز لە یەکتری بگرین باشە ئافرین چەپڵێکی قایم بۆ باوان دەست خۆش کاکە یوسف چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش ئەیە خوار باش بی یوسف جان لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند سێ ئافرین یوسف ئەو بەڵێ. پۆشەکانی تو چی پێڵێ نادی پێم بڵێ کوردی ژلی کوردی ئەو شتێکە لە بەرتایە بەسەر جلە کوردیەکانەوە ها ئەو شتێککە دوو قۆڵەکەی پێوێ چی پێڵێن فەرەنجی بەڵێ فەرەنجیە بەڵێ وایە کاکە سەنگەر تەواو فەرەنجیە ئافرین باشە تۆ زانی ئەو پۆشاکە لەکوێ دروستەکرێ نەخێر ئەوە لە ناوچەی ئەورامان دروستەکرێ ئەبێ بیزانی بۆی کە یەکێک پێوتی ئەوە تۆ ئەو شتە و لە بەرایە لەکوێ دروستەکرێ بڵێ ئەوە لە ناوچەی ئەورامان دروستەکرێ باشە بەڵێ یوسف بەڵێ ئادی تۆ پێم بڵێ لە گوندەکەی ئێوە زستانان ساردەیان گەرمە ساردا ساردا ئەی باشە ئێمە ئەبێ دارەکان ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە ناخێر بۆچی لەبەرەوەی دارەکانیش هەناسەمان ئافرین هەناسەمانێنێ تۆ سوودەکانی دارەزانی چییە؟ بەڵێ چییە؟ هەناسەی پاکمانێنێ و هەوای پاکمانێنێ ئافرین ئەمە یەک دووەم زەویەکە سێبەرەکی چیمان بۆکە؟ سار دەکات زەویمان بۆ فێنگەکاتەوە ئافرین هەروەها ئێمە لە بەرەکەشیە خۆین وایە؟ بەڵێ کەواتە لە بری ئەوەی کە دار ببڕینەوە ئەبێ دار بچێنین وایە؟ بەڵێ ئافرین یوسف بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاویم بڕایەوە جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شاد دەبینەوە دەبینەوە ڕێگای خوێندن دەگرینەوە ئەی ئافرین یەک چەپڵەکەیم بۆ یوسف جان دەست خۆش مایکەکە بە گلێنەی هاوڕێ و گلێنە گیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم یاخوام و کاتێ باش بی گلێنە بەڵێ لە پۆلی چەنی لە پۆل پێنجم لە پۆلی پێنج ئافرین هەر بشی گلێنە بەڵێ لە گوندەکەتانە قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند شەش شەش بەڵێ ئەگەر دەرچم بۆ حوت و وەشت و نۆ لەکوێ خوێنن ئەچم بۆ زرگەزی بچووک زرگوێزی بچووک دوورە لێتانەوە زۆر نا بەچیات چۆکەن پاس بە پاس باشە ئێمە ئەبێ واز لە قوتابخانە بێنین بڵێن وڵا لە گوندەکەمانایتر تا پۆلی شەشی تایە تااقەتمان نییە بچین بۆ گوندێکی تر نەخێر نەخێر باشە سوودی خوێندن چییە؟ لی فێر دەبین ئافرین. زانایی لە فێر دەبین ڕۆشتی جوانیش لە فێر دەبین ئەی ئافرین هەر بژی گلێنە گیان یەک چەپڵێقای بۆ گلێنە دەست خۆش مایکەکە بەهشتی هاوڕێ و باش بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وڵا باش ئەیکە جوان خۆی گۆڕیوە بەهشتیان باش بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین باش بەڵێ ئەم گوندەیەوە ناوی چییە؟ گۆماوە گۆماو ئەزانی واتای ناوی گۆماو لە چیەوە هاتووە؟ بەڵێ لە چیەوە؟ گۆمێکی گەورەی لێبووە خەڵکی گوندەکە سوودیان لێ وەرگرتووە بۆ بەروبووم و کشت و کاڵ واتە ناوی لەوە هاتووە کە بەڵێ. گۆمێک لەم گوندەیە بوو وایە؟ بەڵێ ئافرین باشە تۆ ئەزانی ئەم زانیاری تۆ چەند گرنگە کە پێویستە هەموو مناڵێکی تر بیزانێ بەڵێ. لەبەر ئەوەی ڕۆژێ ئەگەر ڕێبوارێ یان گەشتیاری ڕێککەوتە گوندەکەتان وتی ئەم گوندە ناوی چییە واتای ناوەکەی بزانن ناوەکەی بزانن لەبەر ئەوەی ئەمە زانیاریە فێری خەڵکی تریەکەن باشە باشیان بەڵێ ئافری باش بەڵێ چیما پێشکەشەکەی زەنگ گۆرانی یان هۆراوە
هۆنراوە فەرموو. زەنگ لە دوورەوە گوێم لێیە زەنگێک هەواڵی پێ زەنگی دەستپێکی خوێندن موژدەیەک بۆ سەرکەوتن تا لە پۆل داوە گەنگ بین کرد و پێسەنگ بین مامۆستاوەک زانایە خۆی دەکاتە چرایەک ڕاوەکردن و پرسیار پۆلمان دەکاتە گۆڵزار ئەبێ هەموو بەشدار بین بێ ئەوەی لێی بێزار بین هیچ نامێنێت تێنەگەین تا شەن و کەو ئەەکەین ئافرین یەک چەپڵێقای بۆ باشکە دەست خۆش ئاکارگیان بەڵێ کاکار چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش خزما چۆنن وەڵا باش ئەوە یەمووی باشن بەڵێ ئەی خوار باش بن ئاکارگیان بەڵێ ئەدی لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ یعنی بەردەوامی لە خوێندن بەڵێ ئەی ئافرین حەزەکەی خوێندن تەواوکەی بەڵێ هەر بژی ئاکار بەڵێ لەم گوندەی ئێوەیە ئادی پێم بڵێ بزانم خەڵک ئاژەڵداریەکە بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مانگاو لەگەڵ مەڕ و لەگەڵ ئاسک ئاسکی هەن بزن 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 وتم با لێوتێک بە بزانم ئەی ئاسکتانەیە نەخێر نیتانە باشە کارێکی باشە ئەگەر خەڵکی گوندەکان کاری ئاژەڵداری بکەن یا کارێکی خراپە کارێکی باش کارێکی باشە بۆچی سوودی مەڕی بۆ تووکەکەی بۆی بەکاربێنین بۆ جلوشی پۆشاک ئافرین ماسەکەشیە خۆی ئەی مانگە بۆ مانگاش شیرەکەی ئەەکەین بە ماست و بۆ شیریش ئافرین هەر بژی تۆ ئەزانی کاری شوانی بکەی نەخێر نازانی ئافرین قەی ناکە کە گەورە بووی تۆ شاوکاری خێزانەکە بکە باشە بەڵێ ئەکارگیان ئەی تۆ چی با پێشکەشەکەی هۆنراوە هۆراوە دەوراوەیە پەرستارە بۆ نەخۆشی وەک کەس و کارە ماندوو نابێ بە ڕۆژ و شۆ دێت و دەڕوا خزمەت ئەکا ئەو گەلک دڵسۆز و خەمخۆیە هەمدەم هاوکاری دکتۆرە وەک کچ و خوشکی نەخۆشە بۆیە هەمیشە نەخۆشە هەر بژی پەرستار هەر بژی بێ دەرد و ئازار ئەی ئەفرین یەک چەپڵێقای بۆ ئەکارگیان لێبە هەر بژی دەست خۆش دینە بەڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵە دینەخان وەڵا سپاس بۆ باشی بەڵێ هەر بژی دینە تۆ لە پۆلی چەنی لە پۆلی شەشم لە پۆلی شەش بەڵێ. ئەفرین هەر بژی دینە بەڵێ ئادی پێم بڵێ ئێوە بەڵێ ئێستا قوتابخانە کراوەتە وایە بەڵێ باشە ئەو کاتانێکە قوتابخانە نابێ بۆ نمونە لە وەرزی هاوینە پشووی هاوین و ئەمانە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن یارمەتی دایک و باوکمانە دەین بۆم ناگەل لە دەرزێکە خراپبین هەوڵە دەین بخۆمان باشکەین لەو دەرزە یاری ئەەکەین ئەچین بۆ لای هاوڕەکانمان تی سەیرانەکەین ئەوە هەر بژی کەواتە ئێوە هێشتا لەگەڵ هاوڕێکاتانە لە هاوینەکە شاگاتان لە یەکتریە بەڵێ ئەی ئافرین هەر بژی ئەی باشە وتێ لە هاوینە حەزت لە خوێندنەوە هەیە بەڵێ باشە منیش ئەمڕۆ گۆپارێکم بۆیە ناوی گۆفاری پەپولەیە ژمارەیەکی زۆر زانیاری گشتی تایە چیرۆکی تایە هەروەها مناڵی تایە کە وێنەی کێشاوە بڕگەی یەکترناسینی تایە هێناوە بۆ ئێوە بیخوێندنەوە بەو هیوایە کە سوودی لێ ببینن باشە ئافرین یەک چەپڵێقای بۆ دینەجان دەست خۆش ئامێز بەڵێ چۆنی باشم باشی ئامێزیان بەڵێ ئەحواڵە چۆنە وەڵا باشم یاخوام و کاتێ باشبی ئامێز بەڵێ ئادی پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش هەر بژی ئامێز بەڵێ ئێستا قوتابخانە کراوەتەوە وایە بەڵێ باشە تۆ چۆن خۆ ئاماداکەی کە ئەم ساڵیش نمرەی باش بێنیت و ئەم پۆلەش بە سەرکەوتووی ببڕی بە کۆشش و ئەرکێکی زۆر ئافرین بە کۆشش و ئەرکێکی زۆر باشە هیچ مناڵێک هەیە هاوڕێ و بێت و وازی لە قوتابخانەیە نابێ نەخێر نییە ئەی باشە چی بەو مناڵە ناڵی کە وازیان لە خوێندنیە ناوە چۆن ڕێنماییانەکەی ئەوە کارێکی خراپەوە لە خوێندن بێنی ئەگەر خوارد لە خوێندنێنی کۆمەلگایەکی باش و دەسەکەوێت ئافرین هەر بشی کەواتە ئەگەر لە خوێندن بەردەوامی کۆمەلگەیەکی باش بەرهەمێنی وایە بەڵێ هەر بشی یەک چەپڵێقایم بۆ ئامێسیان یاردین بەڵێ یاردین چۆنی وەڵا باشم ئەحواڵە چۆنە سواز بخۆ هەموو کاتێ باشبی یاردین بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی شەشم لە پۆلی شەشی ئیتر ئەمە کۆتا ساڵتە لە گوندەکەی خۆتا بخوێنی وایە بەڵێ ئافرین باشە ماڵتا دوورە لە قوتابخانەکە بەڵێ تۆزە دوورە دوورە ئەی هاوڕێ هەیە کاتێک کاچی بۆ قوتابخانە لە خۆ بچووکتر بن لە پۆلی یەک و دوو بن
نەخێر باشە ئەی لە ڕێگا ئەگەر مناڵێکی بینی پۆلی 1 و 2 بێ ڕۆژێک بەفر و باران بێ چۆن ناگەولیانە بێ پێویستەکە ئاگامان لێ بێگە چەتیان پێ نەبێ ئەبێ بیانینێ بۆی کەن تەڕ نەبن ئەی ئافرین هەر بژی ئەی باشە ئێمە کاتێکە ڕۆین بۆ قوتابخانە پێویستە بەسەر شەقامەکان نابڕۆینیان شۆستەکان پێویستەکە بەسەر شۆستەکان نابڕن بەسەر شۆستەکان بۆچی لەبەرەوەی کە سیارە لێمانێت ئافرین شۆستەکان موڵکی خەڵکە بەڵام شەقامەکان موڵکی ئۆتۆمبیلە وایە باڵێ هەر بشی یەک چەبلەقایم بۆ یاردینجان ئارش باڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەی یاخوام و کاتێ باشبی ئارشگیان باڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی شەش شەش. یا حەوت؟ شەش ئافرین هەر بشی ئارێش باڵێ لەم گوندەی ئێوە لە دەوروبەری گوندەکەتان ئاژەڵی کێوی لێیە باڵێ وەکو چی ڕێوی و چەقەڵ و گورگ گورێک ئەی باوکە گورگەوەی کە دانەتیژەکانی هەیە باڵێ باشە ئارێش باڵێ پێم بڵێ ئێمە ئەبێ ئەم ئاژەڵە کێویانە لە ناوبەرین و بیکوژین ناخێر بۆچی ئەبرەی سروشتیان جوانتر کردووە ئافری سروشیان جوان کردووە وایە باڵێ ئێمە ئەگەر چۆلەکەکان بکوژین ئەگەر کەروێشکەکان بکوژین ئەگەر سمۆرەکان بکوژین ئەو کاتە دارەکانمان هیچ شتێکیان پێوە نابێ سروشتەکەمان ناشرینە بێ وەکو وایە ئێمە بچینە بیابانێک وایە باڵێ باشە کە کەسێکە بینی لەم ناوەڕاوەکە تۆ چیەکەی پێڵم ئاژەڵەکان مەکوژە ئافرین کەواتە ئەبێ ئاگاداری کەیتەوە کە کارێکی هەڵاکە وایە باڵێ هەر بشی یەک چەبلەقایم بۆ ئارشکیان دیەن باڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە زۆر سپاس ئەی یاخوا هەموو کاتێ باشبی ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی پێنجم لە پۆلی 5 ئافرین دیەن باڵێ ئێمە کاتێکە چین بۆ گەشت و سەیران باڵێ بێگومان خۆڵ و پاشماوەشمان پێبێ وە نییە قاپی سەفەری و کەوچک و ئەمانە وایە باڵێ وایە باشە ئێمە پێویستە چۆن ژینگەکەمان ڕابگرین چی لەو پاشماوانەکەین کە پێمانە دەبێ بخێنە علاگەیەکەوە دوای دەیکەینە ناو خۆڵەوە ئافرین ئەبێ بیکەینە ئەو شوێنانەوە کە تایبەتە بە خۆڕشتن وایە باڵێ باشە ئەی لە پۆلەکەتان کاتێکە شتێکە خۆی چی لە پاشماوەکەوەکەی دەکەین ناو زڵەوە ئەیکەینە ناو زبڵەوە ئەی باشە ئەگەر کەسێکی بینی ژینگەی گوندەکەتانی پیس کرد و لەم ناوەشتی ڕشت تۆ چیەکەی ئەڵێم ژینگەکەمان بە بپارێزین با پیسی نەکەین ئەی ئافرین هەر بشی دەست خۆش دییان بەڵێ ئەی چیمان پێشکەشەکەی قوتابی ژیر قوتابی ژیر بیڵێ ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێڕووناکین وێنەی بەرزی و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسێ دەخەینە سەرسەر پێی فێر دەبین زانستی ڕەوشتی جوانی و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئێمە دەبێ بخوێنین نەزانین لە بنبێنین ئەی ئافرین یەک چەپڵێقای بۆ دیار دانیار بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش ئەی یاخوا و کاتێ باشبی دانیارجان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی پێنج لە پۆلی 5 ئافرین هەر بشی دانیار بەڵێ باشە ئێوە لە گوندەکەتانە ئاوی خواردنەوەتان چۆن پێیاکەن وەڵام مەشروعێکی لێ ئاوەکەمان بووی مەشروعتانەیە وایە بەڵێ واتە ئاوی کانی و کارێسان نییە نەخی لێرە مەشروعتانەیە باشە بەڵێ لە وەرزی هاوینە ئەو کەمە بێتەوە یان زۆر کەمە بێتەوە باشە ئێمە چۆن نەبێ ڕێگری لەوە بکەین کە ئەو بە فیڕۆ نەچێ سەرفی نەگەین زۆر ئافرین باشە ئەگەر مناڵێکی بینی لە قوتابخانە دەست و دەموچاوی خۆی شۆردووە دوایی بەلوعەکەی بەراوەتەوە تۆ چیەکەی ئەچمای گرمە ئەچی ئەیگریتەوە ئافرین باشە ئەبێ ئێمە ئاو بە فیڕۆ بین ئەبێ ئێمە سەرچاوی ئاوەکانمان پیسکەین نەخێر ئەبێ کە چوین بۆ گەشت و سەیران شوێنێک ئاوی لێبێ پاشماوەکانمان نەڵێ ناوەکەوە نەخێر نەخێر بۆچی لە بەرەوەی پیس نەبێ لەبەر ئەوەی پیس نەبێ ئافرین دانیارجان دانیار بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی خوێندەواری خوێندەواری بیڵێ
خوێندەواری چراژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیر و زانین هۆشیاریە و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازی و شادیە چارەی دەردی هەژاریە لەناوبەری بێدادیە خوێندەواری دەریای هەستە شەوقی لالەی بیر و دەستە بۆ میلەت چەکی مەبەستە گزنگی وێژە و هەڵبەستە هەر بشی تێکچە بڵێ قایم بۆ دانیارکە دەست خۆش ئافرین بەروای جان بەڵێ پەروە چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشە ئەی یاخوام و کاتێ باشبی پەروە تۆ لە پۆلیچەنی چوار چوار ئافرین زۆرم پێخۆشە کە هەمووتان لە قوتابخانەن لە هەرچێکتانە پرسم لە پۆلیچەنی ئەڵێ لە پۆلی ئەوە نەم واتە کەستان تیان نییە کە واسی لە قوتابخانەیە نابێ وایە ئافرین پەروە بەڵێ ئادی پێم بڵێ خەڵکی گوندەکەیەوە کاری کشتتوکاڵیەکە بەڵێ چیەکەن کشتتوکاڵ شووتی و کاڵک و ئەگەن و جۆشتانە بەڵێ ئەیکە ئەوانە شەکەن بەڵێ ئەفری باشە کەواتە کارێکی گرنگە بۆ خەڵکی گوندەکان کاری کشتتوکاڵ بکەن یان گرنگ نییە گرینگە گرنگە چونکە ئەتوانن لە ڕێی کاری کشتتوکاڵەوە بژێوی ژیانی خۆتان دابیکەن وایە بەڵێ ئافرین تو ئەو کاری خێزانەکەوەکی لە کاری کشتتوکاڵە بەڵێ چیان بۆکەی ئەتوانی کاتێکە باوکە یان دایکە یان خێزانەکە و لەسەر زەویەکانیان بوو تۆ ئاو خواردنیان بۆ بەری بەڵێ ئافرین هەر بژی یەکچە بڵێ قایم بۆ پەروانجا مریەم بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە هەڵا باش ئەی یاخوا هەموو کاتێ باشبی مریەم جان ئەی تۆ لە پۆلیچەنی من لە پۆلی فێن لە پۆلی پێنج ئافرین هەر بشی مریەم بەڵێ لە وەرزی هاوینە بەڵێ ئاو کەمە بێتەوە وایە بەڵێ دنیا زۆر گەرمە بێ وایە بەڵێ باشە ئێمە ئاژەڵی کێویمانەیە وەکو پشیلە وەکو چۆلەکە وەکو سەگ وایە بەڵێ ئەمانە تی نویانە بێ تۆ چۆن هاوکاری ئەمانە ئەەکەی بۆ ئەوەی لە ناو نەچن ئەچین ئاویان بۆ ئەبین و هینیانەکەین خواردنیشیانێنێ وایە بەڵێ ئافرین کەواتە ئێمە تەنیا نابێ بیر لە خۆمان بکەینەوە ئەبێ بیر لە ئاژەڵەکانیش بکەینەوە وایە بەڵێ هەر بشی مریەم بەڵێ ئەی چیمان پێشکەشەکەی لە خوێندەواری خوێندەواری ئادی بیڵێ خوێندەواری چراژینە ڕێگەی ئاواتیشینە سەرچاوی بیر و زانینە خوێندەواری ئازادیە سەرفرازیە و شادیە چارەی دەردی هەژاریە لەناوبەری بێدادیە خوێندەواری دەریای هەستە شەوقی لالەی بیر و دەستە بۆ میلەت چەکی مەبەستە گزنگە وێژە هەڵبەستە هەر بشی یەکچە بڵێ قایم بۆ مریەم جان دەست خۆش محەممەد بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵاش کورد لەخوا بەزیابێ زمانەمووی باشن وەڵا هەمیان باش ئەی لەخوا بەزیابێ تۆ لە ناوە مناڵانەیە چۆن خزمە هەیە وەڵا زۆر زۆر جێوتێ خزمتە وەڵا ئارش و ئاکار و ئیتر دیەن و دانیار و ئەی من تۆش منیش خزمی تۆم وایە بەڵێ محەممەد بەڵێ ئادی پێم بڵێ ئێوە لە وەرزی یاوینە لەگەڵ هاوڕێکاتانە خۆتان بە چی یاریەکەەوە سەرقاڵەکەن دوو گۆڵی دوو گۆڵی چیتر چاوشارکێ چاوشارکێ ئافرین کەواتە ئەو یاریان ناکەن کە سوودی تەندروستیە وایە بەڵێ ئافرین باشە پێم بڵێ ئەو یاریە وەرزشیانە باشترە یان مناڵ یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد بکە یاری وەرزش یاری وەرزش ئەگەر ئێمە یاری بە مۆبایل و شتی وا بکەین چیمان لێت چاومان کزە ئافرین چاومان کزە بێ توانای خوێندنمان نابێ توانای هاوڕێتیمان نابێت لەگەڵ هاوڕێکانیشمانە وایە بەڵێ ئافرین تۆ مۆبایلەیە بەڵێ زۆر بەکارێنی ناکەم ئەبێ کەم بەکاری بێنی ئەگەر بەکاری شێهێنا ئێمە یوتوبێکمان هەیە ناوی کورتسات کیتسە کە هەموو بەرنمەکانی تایە گۆرانی مناڵانی زۆر خۆشی تایە ئیتر ئەتوانی لە ڕێگەی چەناڵەکەی ئێمەوە بۆ خۆ سوود وەرگری باشە بەڵێ یەکچە بڵێ قایم بۆ کاکە محەممەد ئەحمەد گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە عیبم نییە یاخوا هیچ کاتێ عیبێ نەبێ ئەی تۆ لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج بەڵێ ئەفرین ئەحمەد بەڵێ ئەوە سەوتی چیاڵە وەڵا ئەمانی پەنامن گۆرە نانا سەوتی باڵندەیەکەوە چییە؟ قەلە چۆلەکە
چۆلەکە ئەڵێ قەلە ئەی چۆلەکەڵە چی وەڵی نازانم چۆلەکە نازایڵە چی ئەدی کێ لە ئێوازانێ چۆلەکەڵە چی ئەدیڵە چی جیو باشە ئێوە پەلەوەروشتانەیە لە ماڵەوەکو قەل و قاز و شت بەڵێ ئافرین هینا ڕاگررتنی ئەوانە کارێکی قورسە یان ئاسانە قورسە یعنی من بەتەما بووم جووچە کڕم بۆ خۆم نەیکڕم خزمەتکردنیان ئاسانە یعنی خزمەتکردنیان ئاسانە وایە بەڵێ زۆریشە بن بەڵێ ئاها ئەحمەد بەڵێ ئادی پێم بڵێ تۆ چ گیانەوەرێکە زۆر خۆشەوێ چی باڵندا ئاخر چ باڵندەیەکە زۆر خۆشەوێ چۆلەکە باشە ئێمە ئەبێ چۆلەکە بگرین و بیکەینە قەفەسەوە بڵین لە ماڵەوە بەخێویەکەی نەخێر ئەبێ ئازاری ئاژەڵەکان بین ئافری نابێ ئازاری ئاژەڵەکان بین چونکە ئەوانیش گیان لەبەرن گوناحە ئازاریان بین ئەبێ ئێمە هەموو باڵندەکانمان خۆش بوێ ئەبێ ڕێزی سروشتەکەمان بگرین وایە بەڵێ ئافرین یەک بڵێ قایم بۆ کاکە ئەحمەد سۆماجان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە ئاسپاس بۆ ئەی یاخوا هەموو کاتێ باش بی ئادی تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئافرین هەر بشی سۆما بەڵێ تۆ ئەو کاتانەی کە لە ماڵەوەی تو وانە و نییە سەیری ماوەی مناڵانەکەی بەڵێ باشە بەرنمەکانی ئێمە بینی بەڵێ بەرنمەکانی دادەتەوارە بینی بەڵێ چیرۆکەکانی داپیرەشە بینی بەڵێ باشە مناڵ سەیری ماوەی مناڵان کا باشترە یا سەیری بەرنامەی گەورە و درامای گەورە و ئەو شتانەکە پاپا سەیری فلم کارتۆنکە وایە بەڵێ تۆ سوودی لە بەرنمەکانی ئێمە بینیوە بەڵێ باشە ئافرین باشە چی بۆ مناڵاناڵی کە کاتەکانی خۆیان بە فیڕۆ ئەیان واتە سەیری درامای گەورە ئەکەن سەیری مۆبایل و تابلێت و ئایپادیشەکەن ئەڵەم سەیری پاپاکەن ئافرین سەیری ئەفلام کارتۆنکەن بۆ ئەوەی کاتەکانیان بە فیڕۆ نەچێ وایە بەڵێ سۆما بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانی یان هۆراوەی قوتابخانە چیمان پێشکەشەکەی زەنگ ئادی بیڵێ زەنگ لە دوورەوە گەم لێیە زەنگی هەواڵی پێیە زەنگی دەستپێکی خوێندێن مژدێ بۆ سەرکەوتن تا لە پۆلاوەنگ هەنگبین گوێرایەڵ و پێشەنگی مامۆستا وەک زانایەک خۆی دەکا دەچرایە بۆ ڕاوەکردن و پرسیار پۆلمان دەکا دەغڵزار هیچ نامێنێت تێ بگەین هەتا شەو کەوت دەگەین بۆیە هەردەم دڵخۆشین لەو کانیا دەدۆشین ئافرین ئەمە لە کێوە فێر بووی لە مامۆستاکانمە لە مامۆساکاتەوە ئافرین یەک چەپڵی قای بۆ سۆماجان مناڵەکان ئادی پێم بڵێن پێتا خۆش واتمە گوندەکەیەوە هەر بژین منیش زۆرم پێخۆش بوو لەبەرەوەی لە نزیکەوە چاوم بە ئێوە کەوت ئێوەش بوون بە هاوڕێ ئازیزی من ئەجا من سوودم لە گفتوگەکانمان بینی لەبەرەوەی شتی زۆر باشتان پێوتم لەسەر ناوچەکەتان هەروەها زانیاری زۆر باشیشتان نامێ بەڵام ماوەی بەرنمەکەمان کۆتایی هاو هەتا بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ خواحەفیز خواتان لەگەڵ